چۆن بۆ یەکەم هەنگاوراوەمەوە و بیرۆکەیە چۆن هات؟ بەڵێ ئەم بیرۆکەی ناڵێم هەر پێشترانی هەبووە باسمان کردووە کە بێتە مۆزەخانەوە بوو دکتۆر هاڕۆی شێخداری شێخنووری وە پاڵپشتی بە ڕێزکاک بافڵ تاڵبانی ئەو بیرۆکەیە ما بڵێن چەسپاودا ڕێژرا و کاریان لەسەر کرد و پشتگیریان کرد بۆ کردنی ئیترەوە بوو دوایی لە ڕێگای پرۆفیسۆرێکی دروستکردنی مۆزەخانەوانەیە بەڕێز میشایل فێر و کاکشیران عەلی حەمەخان کە وەختە سەرپەرشتی ئەم کارانەیە کرد ئەم کارانە وردە با بڵێن ئیتر کاری لەسەر کرا و وەختێکی ویست دیارە ساڵ و نوێیەکی ویست هەندێ کێشەی هونەری هەبوو چاکردنی ماڵەکە بوو نووسینەوەی ژیان نامەکە بوو ئەمانە وەختێکی پێچ و باشە هۆکارێک هەبوو ئێرە دیاریکرا بە دیاریکراوی لە بەرەوەی کە ئەمە لە 20 ساڵی کۆتایی ژیانە لێرە ژیاوە ئەنێ ماڵی ئەمە بوو لە کۆتایی ماڵیەوە باڵێ هەتاکو کاتی کۆچی دوایەکەی دوای کۆتی دوایەکەش تقریبان چەند ساڵێکە هەر بە بەتاڵی مایەوانەیە ئیترەوە بوو خەریب و ماڵەکە مۆرانایی خوارد و تێگەچوویتر بوو ئەو خەمخۆرانی شاری و نووسەران و ئێمە ویستمان کامە بە پارێزین و بەم شێوەیە بە شێوەیەکی ڕێکوپێک و بەم شێوەی ئێستا کراوە مۆزەخانە و خەڵک دەتوانێت سەردانی بکە و بێ بەرامبەرە